ئامادەی هۆشبەر بۆمبێکی تۆقیت کراوە بە نەخۆشیێکی کوشندە و شێرپەنجەی کۆمەڵگە دادەنرێت. ئەو باند و کەسانەی کەوا بازرگانی بە مادە بێهۆشکەرەکان دەکەن زۆر جار بووە ڕوبەڕووی هێزەکانی ئێمە بوونەتەوە و هەڵگیری چەک و تەقەمەنی بوون. ئافاتێکی مەترسیدارە و کوشتنێکی بەهێمنی هەیە. ئەگە نەفرۆشتی ناتوانین بکڕن. ئەم یەکەم جار لە ڕێبرادەری توش بووم. دوای پاشان سێ جار جیرامە وازم نێنا بۆ 4,000 جیرامە وازم نێنا یا بۆ دوای لێرانە دەمینە. ئەم پیاکە عنی دەیدا بە من ئەمژ لەگەرم دەخوا تقریبان تا ساڵەی لەگەڵیم بخوا. ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بەردەوامیش لە کۆبنەوەکانی لیژنەی باڵاوە ئێستاش سوپاس و دەستخۆشی لە هەموو هێزەکانی ئەمنی و دامدەستگاکانی ئاسایش دەکەین بە تایبەتی لەسەر سنوورەکان و لە هەموو لەو شوێنانەی کە دەست بەسەر ئەم مادە هۆشبەرانەدا دەگرن. مادەی هۆشبەر بۆ مرۆڤ داڕمانی دەرونی هەمیشەییە. ئێرە هەولێری پایتەختە. هێزەکانی وەزارەتی ناوخۆ و ئاسایش و دژە تیرۆر بوونەتە چەتری ئارامی و ئاسایش بۆ دانیشتوانەکەی. هاوکاری خەڵکەکەش بۆ دەستگامنیەکانەوە ئاسایش بەرز دەنرخێنرێت لە دەزیرکردنی تاوانباران. ئەو ئارامی و ئاسایشە وای کردو ببێتە ناوەندێکی گرنگ بۆ خەڵکی بیانی و شارەکە بۆ بازرگانی و مانەوە و متمانە بوون بە حکوومەت تا ژیان بکەن. شێرپەنجە لەم بەرنامەدا باس لە تاوانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و بەکارهێنانی دەکات. مادە هۆشبەرەکان دیاردەیەکی مەترسیداری نێودەوڵەتیە بە تایبەت بە قاچاقهێنان و بردننی هەروەها بەکارهێنان و ئالوودەبوون پێوەی. ئەمە مەترسێکی گەورەیە لەسەر کۆمەڵگە و تێکچوونی شیرازەی خێزان و بە تایبەت ئالوودەبوونی گەنجان. هاوکات هیچ تاوانێکیش بزر نابێت و هیچ تۆمەتبارێکیش ناتوانێت لە دەست یاسا و هێز و بازووی ئەو هێزانە ڕابکات. ئیدی دەچینە ئاسایشی هەولێر. هێزەکان ئامادەی ئۆپراسیۆنێکی تایبەتن بۆ دەزگیرکردنی بازرگانێک و باندێکی مادەی هۆشبەر کە خەڵکی ناوشاری هەولێر نین. شێرپەنجە بە شێوەیەکی مەیدانی ورد بە دۆداچوون بۆ تاوانە و نەخۆشیی ناو کۆمەڵگا دەکات. بۆ یەکەم جار لە کوردستان 24 لە بەرنامەی شێرپەنجە چەندین تاوانی مادە هۆشبەرەکان نیشان دەدەین لە دەستگیرکردن و ڕوبەڕووبوونەوەی بازرگان و باندە مەترسیدارەکانی مادەی هۆشبەر کە پێشتر نەبینراوە. بەشی زۆری ڕوبەڕووبوونەوەکان و دەستگیرکردنی گەورە بازرگانان و باندەکانی بازرگانی لە کامێرای تایبەتی هێزەکانی دژە تیرۆری کوردستان و ئاسایشی هەولێر تۆمار کراوە. دەردەچن چاودێری ناوچەکە دەکەن و تۆمەتبار کە هێزەکان دەبینێت ڕادەکات. ئیدی دوای تۆمەتبار دەکەوە. ڕاگرە 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 نادري نادري دستريكا 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 بسم الله اخواني سوري 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 دستريكا نابێت لە بیری بکەین چۆنێتی دۆزینەوە و لێکۆڵینەوە لە ئاشکرابوونی کاتی کڕین و فرۆشتنی و مادەیە لەبەر ڕێکار و هەستیاری لێکۆڵینەوە و تایبەتمەندی کارەکانیشان نادرێت و ناگوترێت.
گوتەبێژی ئاسایشی هەولێر باس لەو تاوانە دەکات. ئەو باند و کەسانەی کەوا بازرگانی بە مادە بێهۆشکەرەکان دەکەن زۆر جار بووە ڕوبەڕووی هێزەکانی ئێمە بوونەتەوە و مەترسیداریشن باندی و هەڵگری چەک و تەقەمەنی بوون. بەشێک لە دان پێدانانی تۆمەتبارانیش نیشان دەدەین. دوای تاوبوونی ڕێکاری یاسایی و دانان بە تاوانەکان دوای ڕەزامەندی دادوەر تۆمەتباری سەرەکی کە گەورە بازرگانێکە دەبینین و باس لە تاوانەکەی دەکات. لە ئێرانی لە ماباد بووم، لە ئێرانات بووم، بە شەڕات بووم، چوومە ئێرانی، لە ئێرانی فێر بووم لەگەیەک دوو برادەری ئێرانی، دوای بە سەدا هاتمەوە لێرە عینە کێشام و لەگەیەک دوو برادەریت کە دەستمان پێ کردو. ئیدی فێرە فرۆشتم لە خواردنەی دەرێ دەینات و بەس بخۆی. چێ ناتانی بکڕی بەس بکڕی، ئاخرەکە فێرە فرۆشتم دەبێ. ئەوێ لە دەستە دەڕوە ناچاری بفرۆشی، ئەگە نەفرۆشی ناتانی بکڕی. ئەم یەکەم جار لە ڕێ برادەری توش بووم. دوای پاشان سێ جار جیرامەر وازم نەهێنا بۆ 4,000 جیرامەر وازم نەهێنا و چەنددا دەربەدەرم شەڕم کرد لەسەر بریندار بووم لەسەر هەر وازم نەهێنا و دوای بۆ دوای لە ئێرانە دەمینە ئەو 4-5 جار و نەتیجەی باش نەبوو. ئاخیرەکەی وازم نەهێنا و ساکەتمەوە وەرکوانەوە. مادەکان کریستال بوو، لێرە پێی دێنە شیشە. شیشە بوو، عەشیش بوو، ئەو لە ئێرانە داهات و لێکانە دەما فرۆشتەوە. لەسەر مادە مخەدەڕاتەی من تقریبا چەند مانگانی بەزێنت لە مارێ بنم. نەمەوێرا بچمە مارێ بنم، دەربەدەر بوومە. هەیە بە شەڕاتی مامر قەبزیمە بووە، شکت لام کەسێ و دەچێت توالێتی دەماچەت پێ و هیچ لە گۆڕ نییە، بەس چێ مەوادەکە بەدلێ دەکات دەترسێ شک و گومان دروست دەکەی، شک و گومان ئەو کەسەش دەکەی. بۆچی بێ گروپە بوونە چەند نەفەرە بوو تەقەمان لێی دەکردێ و بە شەڕ هاتینە و زۆر ململانەی تێدایە. ئەگەنە ژیرامە لەوانیانە ناوچوبامایە. ئەو جارش خوانێ کوشتم ئەگەنە دەمردم. وەڵایی لە عەکاوەی جیرام ئاسایش بەسەریدادا ئاسایش هەر 4 دۆرەی گرتی لەم بەیگرت. هەتۆ دەرمانی دەفرۆشی سپێکە شیشە دەفرۆشی عەشیشی دەفرۆشی پارە دێتە دەستی بەس نازانێت پارەکە کو دەڕوە. چێل و مارەکە هەوایە لل هەواش دەڕواتەوە. ئاگەینەوە چی بری ئیسفادە لێ ناکەی. لە هەزاری ئەگەر قەڵک ئیسفادە لێ بکە هەزاری. ئەشکو ئیسفادە لێ بکە دەربەدەر دەبی ژیانی تێک دەچی بە عەسرەتە بێت و شارەکەی خۆی وڵاتی خۆی. هاوکاریەکی پتە لە بینی ئێمە و هێزەکە ئەمنیەکانی تری پارێزگای هەولێر هەیە
و هاوڵاتیانیش بە دەرەجەیەک بەڕاستی ئەوانە دائیمەن لەسەر هێڵن بۆ ئەوەی لە هەر زانیاریەک لەبارەی ئەو کەسانەوە بە زووترین کات دەیگەنە دەست هێزەکانی ئێمە. ورا خالد لا تبريكا كلام سابينا ورا كلام سايكا ساوكا یەکێک لە تۆمەتبارەکان هەم کڕیارە و هەم بەکاربەر دەیبینین. من سەرەتا وەزعم باش بوو، ئیشی ئەلۆشتیوم دەکرد سایقترە لە بووم، وەزعم زۆر باش بوو، بەسەدا تووشی زەرەرێکی زۆر بووم. هەستام سەفەری دەرەوەی وڵاتم کرد، 6 سال لە دەرەوەی وڵات مامەوە، لەوێ لە ڕێی برادەران فێرە دەرمان بووم، زۆری کریستال و هۆگای نوانە. دوایە تەحەملم نەکرد هاتمەوە گەڕامەوە ئێرانە، ماوەی ساڵێک دەبێت فێرە ئەو دەرمانە بوومە. یەک دوو برادرم لە دەرەوەی وڵات ناسیەوانیش گەڕابوونەوە، پەیوەندیم بەوانەوە کرد، گوتم دەمەوێ ماوادە چۆم دەستم کەوی کەس نەدەناسی، لە ڕێوانەوەوانیش یەک دوو کەسیان پێ ناساندم، دەچم لێیانم وەردەگرت، بەڕامی 15,000 20,000 25,000 دینار بوو، بەڵێ کریستال. داوا لەو لە ڕێی مینبەریەوە بەرنامەی داوا دەکەم لەو عایلە و کەسوکارانە ئاگاداری مناڵەکانیان بن، زۆر وریایان بن. بەڕاستی داوا دەکەم هەر کەسێکی شفێر بۆ و دەچێشێتن و دەتوانێت ئەگەر ناتوانێت کۆنتترۆل بێت لەسەر خۆی ڕادەستی هێزەکانی ئاسایشی بکاتن لەوەی لێرانە هەم بێتەوە سەرخۆی و دووبارە دەست بە ژیانێکی نوێ بکاتەوە. بۆ خۆشم داوا دەکەم لە هێزەکانی ئاسایش کە قانون حقوبەکەمی چیدانا و تەواوم کرد و هاوکاریم بکەن بگەڕێمەوە ناو کەسوکاری خۆم ناو حایلەکەم و وەرم بگرنەوە. زۆر مەمنونیانە. دابزا على برام دابزا 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 خد يا برام يا برام دانشا دانشا كلام سير سر كلام سيكا ئەو ئۆپراسیۆنە 2 ڕۆژ بەردەوام دەبێت. لە کاتی درەنگانی شەو پشکنینی شوێنی بازرگانی کردن مەمادی هۆشبەر دەکەن و قەبارێکی زۆر کە مادە جۆراوجۆرەکانی هۆشبەر و چەکە دەدۆسرێتەوە. یەکێک لە هەوڵەکانیش بۆ ڕێگریکردن لە وەزارەتی تەندروستی وەک سەرۆکایەتی لیژنەی باڵا چەندین کۆبنەوەیان کردووە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیە. شوێن پەنجە سەرۆکی ئەو بۆردە و لیژنەکە کە وەزیری تەندروستی هەرێمی کوردستانە دەبینێت. ئێمە وەکو وەزارەتی تەندروستی کە سەرۆکایەتی لیژنەی باڵا بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەکەین لە هەرێمی کوردستان،
ڕێنمایی تایبەتمان بەو پاڵپش بەو یاسایە دەرکردووە و چەندین کۆبنەوەمان کردووە نوێنەری هەموو وەزارەتە پەیوەنددارەکانمان تێدایە بە تایبەتی لەگەڵ هێزە ئەمنیەکان و دام دەستگاکانی ئاسایش لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ وەزارەتەکانی دیکەی پەیوەنددار ڕێنایی تایبەتێ و ئێمە تیمێکشمان دەستنیشان کرد لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و دام دەستگای ئاسایش تیمێکی شاندێک سەردانی دەرەوەی وڵات یەکێک لە وڵاتەکانیان کرد بۆ بینینی چۆنێتی تەعامل کرد لەگەڵ ئەو کەسانەی کە ئاڵوودە بوون و تاوانبار نینە واتە توش بووە بە ئاڵوودە بوون بەڵام کەسێک تاوانبارە کە بازرگانی هێنان و بردن و خەڵکانی تر تووشی ئاڵوودەبوون دەکات ئەمانە چۆنێت تەعاملکردنیە نۆکو هەم لایانی چارەسەریەکەی لە سنتەرەکانی چارەسەری ئاڵوودەبوون هەم لە لایانی شیاننەوە یان ڕاهێنانەوە بۆی بگەڕێتەوە ناو کۆمەلگاوی کەسێکی ئاسایی. بۆ ڕێگەگرتن لەو تاوانە حکوومەت یارێمی کوردستان لە کابینەی نۆدا لە ساڵی 2020 یەکەمین یاسای دەرکرد بە ناوی یاسای ژمارە 1 بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی. ئەم یاسایە دوایەوەی لە وەزارەتی تەندروستی تاو توێکرا لە پەرلەمانی کوردستان و یاسایە خرایە دەنگدان و پەسەند کرا. بۆ ئێستا هەرێمی کوردستان خاوەنی یاسایەکە بۆ بەرەنگار بوونەوەی مادە هۆشبەرەکان. خەدراتە هەر زانیارێک کە دەگاتە دەستی ئێمە لەلایەن تیمەکانی شیکردنەوە بە دوواداسوون و دواتر لێکۆڵینەوە لەسەر فەرمانی بەڕێزدا دووەری لێکۆڵینەوە دەست دەکرێت بە ئەنجامدانی ئەرچی خۆمان. جا ئەو کەسانە چێ بازرگانەکان بن ئەوانەی کە بازرگانی بە مادەی بێهۆشکەر دەکەن یاخود ئەوانەی کە دەیچێشن چونکە بەداخەوە ئەو ئالوودەبوونێ ئەو کەس هاوڵاتیانی کە ئالوودە دەبن بەو مادەیە ئەوانە دائیمەن قوربانی ژمارەیەکی دەستی بازرگانەکانی و دەبێتە هۆی ینی زۆر جارش بۆتە هۆی تێکدانی یان هەڵوەشانەوەی شیرازەی زۆربەی زۆری خێزانەکانی کە دووچاری ئەو مادانە دەبنەوە. ئێمە ئێستا لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سەرقاڵی دروستکردنەوە پرۆژەیەکی تەواومان بە دیزاین و بە چۆنێتی و دەرخستەی ئەم پرۆژەیەمان ئامادە کردو بۆی سنتەرێک لە هەرێمی کوردستان بە زووترین کات بتوانین دروستکرین بۆ کۆکردنەوەی ئەو کەسانەی توشبوونە هەم بۆ چارەسەری هەم بۆ ڕاهێنانەوە شیاننەوەیان و گەڕانەوەیان بۆ ناو کۆمەلگا. دابزە 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 باپی ئاماری ئاسایشی هەولێر لە ماوە 1 ساڵی ڕابردوو ئاسایشی هەولێر زیاتر لە 900 کەسی بە تاوانی بازرگانی و بەکارهێنانی مادی هۆشبەر دەستگیر کردووە. دەستگیراوە بەسەر 8 کیلۆ مادەی کریستاڵ، 9 کیلۆ مادەی حەشیش، 21 کیلۆ تلیاک، 2 کیلۆ هیرۆین، حەبی ترامادۆڵ و تریڤنتو بە بڕی 144,000 شیت دەستیان بەسەردا گیراوە. مادەی تر 240 دانە. 60 پارچە چەکی سووک و قرس و 4 نارنجۆک دەستیان بەسەردا گیراوە. طبیعی بەنسبەت مادە پێهۆشکارەکان ئەوەی جێگەی داخە ساڵ بە ساڵ یعنی ئامارەکان وا دەردەخەنکەوە ڕووی لە زیاد بوون بووە. ئەوەش بەهۆی ئەو کارتێکەرە باورودۆخە سیاسی و کۆمەڵایەتی و
ئابوووریانەی کەوا لە ناوچەکە و بە تایبەتی لە عێراق بە شێوەیەکی گشتی و وڵاتانی دەوروبەریشەیە کە بوونەتە هۆی ئاسانکاری گەیشتنی ئەو مادانە بۆ ناو عێراق و کە ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەشێشین لە وڵاتی عێراق ئیتر بە ئاسانی دەگاتە دەستی ئەو کەسانەی کەوا ئالوودەی ئەو مادە و ئەو جۆرە بابەتانە بوون. زۆر جار یعنی خۆتان دەزانن ئەوانەی کە ئالوودەی ئەو مادەن دائیمەن هەوڵی ئەوە دەدەن بە زووترین کار بەدەستی بێنن. بەڵام لە هەمان کاتدا دەستکەوتنی ئەو مادانە هەروە ئاسانیش نییە لەبەر ئەوەی لەلایەن هێزەکانی ئاسایش و هێزە تایبەتمەندیەکانی سەر بە بەڕێبەرایەتی نێشتنی مادە بێهۆشکارەکان و دەستگاکانی ئەمنی تر هەمیشە چاودێری ئەو بابەتە دەکرێت. زۆر بە سڕی و بە دواداچوونی بەردەوام هەیە تاکو بتوانین ئەو بابنێن ڕێژەی ئەو مادە ئالوودەبووانە کم بکرێتەوە. خۆشتان دەزانن وەکو ئێمە وەکو بەڕێبەراتی ئاسایشی هەولێر لە ماوەی ساڵی ڕابردوو نزیکەی 993 کەسمان دەستگیر کردووە لەسەر ئەو مادە بێهۆشکارانە. بۆ یەکەم جار لە کوردستان 24 و لە بەرنامەی شێرپەنجە ئافرەتێکی ئالوودەبوو بە مادووی هۆشبەر دەدوێنین کە خۆی ڕادستی هێزەکانی ئاسایشی هەولێر دەکات کە مێردەکەی و براکەی فێری بەکارهێنانیان کردووە. جاری یەکەم پیاوەکەم ئەکاتە چی هاتەوە ماڵێ گوتیشنێوەرە دانیشە لەگەڵوی دانیشتم سەمان دەکرد ئەوها لە سیمی دەرهینا سیمەکەی دانا منیش گوتم پیا چێ گوتیە من نێرگەلەیە منیش گوتم ئەو نێرگەلەی دەبی کوبیتن ئەڵا گوتیشنێوەرە قومە چی بخۆ یعنی زۆر خۆشە منیش گوتم ئەی باشە دانیشتم ئەها لەگەر گوتی نا دەبی بخۆی لێی دام شەقەچی لە بنجێ دام گوتی لۆ ناخۆی گوتم وەڵا ناتانم بخۆمەوە شتێکی یعنی من جغارە چێژ نیمە یعنی ناتەمە مادە بکاو لێ بخۆم ئەو بە منی گوت وەرە دانیشە لەگەرم خۆم ئەمنیش دانیشتم شەقەچی لێ ئێرکانمدا ئێرکانەمەتە دەم چایش ماڵ سڕە هەستام دانیشتم دەستی بەستیمەوە گوت ئیلا دەبی بخۆی ئەم ژەگەری من خواردم وەڵا تقریبان تا ساڵەکی لەگەڵیم خوارد ساڵک مادەی کریستاڵی بەکاردەینا بە شوشەی بە سیمی دەی خوارد ئەمنە پیاکەم عنی دەیدا بە من ئەم ژەگەرم چکە ژیانەکەی ینی ژیانی وێرانە ڕۆژ بە ڕۆژ تەمەنت دەڕواتن مێشکت ینی وەچی منداڵەکی لێرێتەوە شێت دەبێت تووشی نەخۆشی نەفسی دەبی لەگە منداڵت خراپ دەبی لەگە حایلێت نازانی چ دەکەی جێت پێ جێ نییە ینی وەچی شێتەکە لێرێت. ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بەردەوامیش لە کۆبنەوەکانی لیژنەی باڵاوە ئێستاش سوپاس و دەستخۆشی لە هەموو هێزەکانی ئەمنی و دامدەستگاکانی ئاسایش دەکەین بە تایبەتی لەسەر سنوورەکان و لە هەموو لەو شوێنانەی کە دەست بەسەر ئەم مادە هۆشبەرانەدا دەگرن و بە پێی زانیاریەکانیان دەتوانن لە زووترین کات کەسانی بازرگانی بەو بابەتە دەکەن و کەسانی تاوانباری ئەو بارانە دەستگیر دەکەن چونکە ئەگەر بێت و دەستگیرکردن و بە دوواداچوونی بەردەوام نەبێ و جیاکردنەوەی ئەو بابەتانە ناو کۆمەلگانە بێت بە دڵنیایی زیاتر دەبێت بۆیە ئەمە ڕێکارێکە لە ڕێکارەکانی یاسایی لە بواری سزادان بە طبعاً هەمووی بە فەرمانی دادوەر و دادگای پەیوەندداردا دەبێت.
ئەپی ئامارەکان و زانیاری یاسایشی هەولێر و دژە تیرۆری کوردستان زۆربەی بازرگان و بەکارهێنەرانی مادی هۆشبەر خەڵکی بیانین کە ئێرە وەک وێزگەیەک بۆ گواستنەوە بۆ وڵاتانی تر و بازرگانی بەکاردهێنن. شوێن پەنجە لە دوو بەرنامەی تری تایبەت بە کێشە و تاوانەوەم نەخۆشیە بەردەوام دەبێت لە داهاتوودا تا بتوانین ڕێگری لە بڵاوبوونەوەی بکەین و کۆمەڵگەیەکی هۆشیار دروست بکەین.